دوای ئەوەی بۆڕی ئاوی ئیفراسێشکان نزیکەی 15 گەڕەکی هەولێر بێ ئاو بوون و ئەمڕۆ هاوڵاتیان پەنایان بردوۆتە بەر کڕینی ئاو و ئەو شوێنانەی کەوا ئاو دەفرۆشن ینی کۆمەڵێک لە تانکەری پڕکردنی ئاو لێرە وەستاون و سەڕێیان گرتووە بۆ ئەوەی کەوا ئاو پڕکەن و بۆ ماڵەکان بیبن. من دەمەوێت خاوەنی ئەم شوێنە وەربگرم ئەم شوێنەی کە ئاوی لێ دەفرۆش مامەجان سڵاوت لێبێ لەگەڵ شکانی ئەو بۆڕیە ینی تا چەند کاریگەری کردوتە سەر کاریەوە بەتاکیت کاریگەری کردووە بمە لە دنیا پێرەوە ئیزدعام نەبوو بەڵام لەوتی ئەو ئیفرازە شکا بەڕاستی تەکەرێکی زۆر لێرە خڕبیتەوە زعامێکی زۆریشە بەڵام شکر بۆخوا دەژڕوە یانی ئەمە ئاوی شەر بە ساری خۆی دەفرۆشین لە لای مە هیچ کێشێک دروست نەبووە بەڵام ئەوەندەی زعام بۆ خەرک بێ ئاو بووە هەر ئەمەیە زیاتر. مامەجان ئەگەر ڕۆژێ پێشتر چەند بوو ئێستا چەندە؟ بەتاکیت ڕۆژی پێشتریا من دەکا دوونێ ناپێرێ پێشکانی بۆڕەکەی دوای زعام نەبوو یان ڕۆژانە 10 تانکەر 15 تانکەرەوە 20 تانکەر دەفرۆشا بەڵام ئەوڕۆ ماشەڵڵا ئاومان نییە ئەو لە تانچەکەشمان بەتار بووە وا چاوەڕێ ئاو دەکەین ئاو بێتەوە ئاویان بدەینە بەڕاستی هەموو ڕاوەستانەوە تانکەرەکانی جوال لە بێساوی خۆتانە دەیبینن ئەو ئیزدعامەیە لێرە. هەر جارێک کە ئەم بۆڕێ بشتێ ئەوە کاریگەری دەبێتە سەر کارتان؟ بەتاکیت عینەن ئەوە ئیزدعام دەبی و خەرک پێویستی بە ئاوی دەوێ و تاکیت کە ئاو دەمارێنە بوو دەبی ئاویش بکڕی تاکەرەکان هەموو لێرە خڕدەبنەوە لای ئێمە نەمە شەمعەکان چەند شەمعایشی لەو منتیقەیەی لای ئێمەش ئاسایی شتەکە بەڵام ئیزدعامەکە و ناخۆشەکە لەو خەرکە بەڕاستی دەستەکان تۆش بیت. بەڵێ تۆ وەک خاوەن تانکەرێک یان وەکو شۆفێری تانکەرێک تا چەند کاریگەری هەبوو لەسەر کاری تۆ؟ بە قورئان ئێستا بە خۆمان لە قەدیمەوە کە ئەوی شەی دەکەین ئیما عنی ڕۆژانەکە معاملی شتمانە بایم ڕۆژانە عنی تانکەرێک دوو تانکەرمان دەبێت بەس عنی لەوتی ئیفراسێشکایە ڕاستی یەکجاری بوویتە ئیزدعام ئەوانەی قەدیم تانکەریشان نەبوویان ئێستا کڕیتیان ئەوانش ئێستا هات چۆشتەکە بووە ئێستا کابرا منەتی بۆی نەما عنی ئێستا چەند هەرزانتر بی لە بەوەی باشترە لەبەرەوەی چکە هەر ساعت شتەکان هەر وەش خۆیتان بەس تانکەر وشتی عنی ئەوها گەرە زۆر بۆ لە ئیزدعامەکە یەکجارێ سەرمە خڕبیتەوە ئێستا وا بەخۆش دەبینی ئەوە ئێستا تانکەر ڕاوەستانی لە سڕیان گرتیا ئەوانەی پڕبی دەم و دەست دەڕۆن و زووش دێنەوە کە زوو دێنەوە ئەوەیە عنی ئێستا لۆنم لە گەڕەکان چێندرە شێستیە ئیسکانە ئەو جیهانێ بەرەوەی چین زوو دێنەوە ئیزدعامەکە زیاتر پێیادێت ینی کاریگەری لەسەر نرخەکە نەبووە نانە لەسەر نرخەکە نەبووە لەو خوای گەورەی بە زیاد بێزەوە فەقیرەکەش بەخۆی هەیە نیتی بکڕیتن هەیە دەورەمەدا ئەکڕی و هیچ جێشی لێ نییە کاریگەری لەسەر نرخەکەی نەکردە لە خوای بە زیاد.